کە دەچیتە نێو ڕەقە بێدەنگێکی سامناک و تا چاو دەبینێ وێرانکاری دیارە. ئەو شارەی سەردەمێک لە گەشەکردنی بەردەوامدا بوو، شوێنی نیشتەجێبوونی 260,000 کەس بوو لەلایەن فڕۆکەکانی ئەمریکا و هاوپەیمانانەوە خاپور کرا. سەختە وێنا بکرێت جارێکی دیکە وەکو خۆی لێبێتەوە. وێستگەی یەکەممان قێزەوەنترین شوێنی شارەکەیە کە لە سەردەمی داعشدا مەیدانی سەربڕینی خەڵک بوو کە پێشتر پڕجوڵەترین شوێنی ڕەقە بووە. چاومان بە شۆفێری بار هەڵگرێک کەوت شوێنەکەمان نیشان دەدات. فلکەی نەعیم، ناوی فلکەی نەعیم بوو، ئێستا بووە بە فلکەی جەحیم. لەبەر ئەوەی ئەوەندە حەزمان دەکرد بین بۆ ئێرە و شوێنێکی جوان بوو، بەڵام ئێستا حەز ناکەین. خالید لە نێو ئەو کەسانە بووە کە ناچار کراون سەیری سەربڕینی خەڵک بکەن لەلایەن داعشەوە. سەربڕین ئەو کارەی بووە سیمبولی ناسینەوەی داعش. ئێرە بوو بە فلکەی سەربراوەکان، هەمیشە داعشەکان سەری هەر کەسێکیان دەبڕی، لەم شیشانەیان دەچەقاند و هەڵیان دەواسی. ئێرە ناوچەی لە سێدارەدان بوو، هەر کەسێکیان لە سێدارەدا بە هەر کارێک ویستی بایان خەڵکی پێبترسێنن لێرە ئەنجامیان دەدا. ڤیدیۆی سەربڕین کە خەڵکی هەموو جیهانیان تۆقاند لەم شوێنە منداڵان ناچار دەکران سەیری ڤیدیۆکان بکەن. ئێرە شوێنێکی تایبەت بوو بە منداڵان، شاشەیەکی زۆر گەورەیان دانابوو. بزانە چۆن کورسەکان دانراون بۆەوەی منداڵەکان سەیری مردوو و هەڵواسین و سەربڕین بکەن. منداڵ کە مریشکێک یا ئاژەڵێکی بینایە مردووە لەسەر زەوی دەترسا، بەڵام ئێستا مرۆڤ دەبینێت کە سەریان لە جەستەیان جیابۆتەوە، ناترسن و تێک ناچن. ئەمە ژیانی ئێمە بوو، ژیانێک وەک دۆزەخوا بوو. تاوەکو زیاتر بچینە ناوەوەی شارەکە ڕێژەی وێرانکاریەکە باشتر دەردەکەوێت. لەگەڵ ئەوەشدا چەند ئاماژەیەکی گەڕانەوەی ژیان دەبینین. سەرڕای ئەوەی لە ڕۆژەڵاتی ڕەقە پاکردنەوەی شەقامەکان بەردەوامە، پاکردنەوەی هەموو شارەکە لە ئەرکێکی مەحاڵ دەچێت. وەزنە حەمید محەممەدم ناسی لەگەڵ براکەی شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ پاکردنەوەی خان و دووکانی سەوزە فرۆشیەکەیان. هەرچەند ئەوە شتێکە کە لەوانەیە مرۆڤ لە سەدایەک نەتوانێت وەکو جارانی لێ بکاتەوە، بەڵام دەژیم، تەمەنم دەڕوا، ئارام دەگرم و لە سەرەتاوە دەست پێ دەکەمەوە و کار دەکەم. دوکانی سەوزە فرۆشیەکە دەکەمەوە و لەسەری دەژیم، ئەو تەمەنەی ماومە تەواوی دەکەم. لەسەر سوچی کۆڵانەکە بلۆکی نوێ دەفرۆشن، بەڵام وەزنە پارەی نییە بیان کڕێت. ئەو بێوەژنە و 6 منداڵی هەیە. لە کاتی شەڕدا بووە ئامانجێکی ئاسانی داعش، بەڵام نەیدەزانی لەگەڵ کێ تێکەوتون. پێیان دەگوتین بەجێ بهێڵن بڕۆن، من بەجێم نەدەهێشت. کاژێر 5 بوو ئەو کاتیاتنە نێو گوندەکەمان. ماڵی دراوسەکەمانیان داگیر کرد و کردیان بە بارەگا. خاوەن ماڵەکەشیان برد و بێسەر و شوێنیان کرد. گومانیان هەبوو کە لەگەڵ حکوومەت بێ. بەڵام ئێمە دەرنەچوین لە ماڵ، ڕازی نەبووین ماڵەکەمان بەجێ بهێڵین. چەکدارانی داعش داوایان لە وەزنە کردووە دوکانەکەی دابخە، پاشان شوو بکاتەوە یان لەسەر خێری خێرخوازان بژی. گوتیان ئێمە ئاگادارمان کردیەوە یەکەم جار و دووەم جار و سێهەم جار، بەڵام تۆ گوێمان لێ ناگری. گوتیان دەبێت لەگەڵمان بێ بۆ حەزبە. منیش هەندێک دار لە نزیکم بوو، پێیانم گوت ئەگەر لە دەرگای ئەو دوکانە بێمە دەرەوە ئەو دارانە لەسەرتاندا دەشکێنم، ئەگەر گولەیەکیش بدەیت لەسرم لە دەرگای ئەو دوکانە نایەمە دەرەوە. کاتێک وەزنە داواکاریەکەیان ڕەت دەکاتەوە، چەکدارێکی داعش لێی دەدات. کاتێک هاتن گوتیان دەبێت لەگەڵمان بیت بۆ حەزبە. گوتم بۆ بێم بۆ حەزبە، لەبەرەوەی ڕازی نەبووم بێمە دەرەوە لە دوکان. ئەگەر تۆ پیاو بیت دەست لە ژن بەرز ناکەیتەوە، نەک لێم بدەیت.
ئازایەتی وەزنە شتێکی بەرچاوە، هێشتا دەناڵێنێ بەدەست ئەو شتانەی بەسەری هاتوون. چۆن بۆ تۆ سف بکەم، ینی خوددا حەقمان بسێنێت. هەرچی کە پێی گەیشت بووین وێرانیان کرد. ئەبێ هەستمان چۆن بێت، خوددا حەقمان بسێنێت. هەر لەو کاتێک کە هاتن هەموو شتێکیان وێران کرد. چاوەڕوانی ئەو ڕۆژە بووین کە ڕزگارمان بێت. نە شەومان شەو بوو، نە ڕۆژمان ڕۆژ. چاوەڕوانی ئەو ڕۆژە بووین کە ڕزگارمان بێت. ئایرۆنیە ناخۆشەکە ئەوەیە وەزنە ڕوبەڕووی چەکدارانی داعش وەستایەوە بۆ دانەخستنی دوکانەکەی، بەڵام بۆمبارانی فڕۆکەی هاوپەیمانان دوکانەکەی خاپور کرد. کاتێک کە فڕۆکەکان بردمانیان کرد وەستا بووم. ئیدی گوێم لە هیچ شتێک نەدەبوو. ڕۆبێکم لەبەر بوو دامکەند بۆ ئەوەی ئازارم پێ نەگات. کاتێک کە خۆڵ و تۆز و دووکەڵەکە نەما هەمومان ڕۆشتین. لەم دەرگایە چوینە دەرەوە. ئەحمەد گیانم، ڕەوات گیانم، چۆنن دەڕۆن بۆ ماڵەوە؟ لەژێر حکمی داعش گەورەترین ترسی لەبارەی منداڵەکانی بووە، بە تایبەت کچە گەورەکەی. لەوە دەترسام کە چەکدارانی داعش بیبینن و تەماحی تێ بکەن، چونکە جوانە. نم دەهێشت بچێتە دەرەوە. ئەگەر بمیستایە بیبمە لای خاڵەکانی یان پورەکانی، جلی شەرعی کاملم لەبەر دەکرد و نەمدەهێشت ڕوخساری ببینن. داعشەکان ژنیان دەنارد بۆ ماڵەکان، پرسیاریان دەکرد کچتان هەیە بۆ شوکردن؟ دەمگوت نا کچمان نییە بۆ شوکردن. منداڵەکانی لە دەرەوەی شار لە لای باوکە نەخۆشەکەی داناون. سەرەڕای هەموو کێشەکانی ئەم ژنە چاو نەترسە چاوی لە ژیانێکی نوێیە. سەلام باوکە، چۆنی؟ باشتری ئێستا؟ تا ئێستاش ژن و پیاوەکان لە داعش دەترسن، بەڵام با داعشێک ڕوبەڕوو سەیرم بکات، ئەوە ئەگەر داعشێک لەسەر زەوی مابێت، با سەیری ناوچاوم بکات بزانت لێی دەترسم؟ یانی قابلە لە ژێر زەویەوە بۆم دەرچێت؟ با لە ژێر زەویەوە بۆم دەرچێت. قابلە چییە داعش؟ دیسان من بەرەو ڕووی دەوەستمەوە. من لە داعش و لە هیچ کەس ناترسم. هەر کەسێک هێرشم بکاتە سەر دژی دەوەستمەوە. لە ڕەقا تەماشای هەر شوێنێک بکەی پاشماوەی کارەساتە، مادەی تەقەمەنیش لە هەموو شوێنێکە. گول لە هاوەنێک و سەبەتێک بۆمبمان لەو گۆڕە دۆزیەوە. بۆمبی چێنرا و لە هەموو شوێنێکی شارەکە دانراون. ڕۆژانە قوربانی نوێیان لێ دەکەونەوە. لە کاتی چوون بەرەو باشووری شارەکە پیکابێک لە پێشمانەوە دەڕۆیشت. تازەترین قوربانی بۆمبی چێنراوی هەڵگرتە بوو. دوایان کەوتین بەرەو کلینیکەکە. بریندارەکان چەکداری کوردی سەر بەو هێزن کە بە یارمەتی فڕۆکەکانی ئەمریکا ڕقەیان ڕزگار کرد. ئۆتۆمبیلێک هات 4 کەسی تێدا بوو. بۆمبێک لە ژێرەوەی تەقیە و ئۆتۆمبیلەکە وەرگەڕا. دوان لە کەسەکانمان دەرهێنا سەلامەت بوون، دوانیشیان بریندار بوون. Okay, I'm just keeping an eye on everything. Yeah, there could be a fresh one in this rubble to laser or something. لە نێو ئەم دار و پەردووەدا کوڕێکی ئوسترالیمان ناسی، جەیمی ویلیامز لەگەڵ گروپێک بیانی شەڕ بۆ هێزە کوردیەکان دەکەن. ئێستا کە شەڕ تەواو بووە بۆمبەکان هەڵدەگرنەوە. گولەیەکی نەتەقی و لە نێو پاشماوەی باڵەخانەکەدایە. It's another mine. Yeah, we're good. That wasn't us.
ئەمە گول لە تۆپێکی نەتەقیوە. ئەمە گول لە تۆپێکی نەتەقیوە بە خۆڵ و خاشاکدا پۆشراوە. لەو شوێنەی کە پێیدا هاتین بەڵێ لەو شوێنەیە خۆمان لە شوێنێکی سەلامەتدا دەنیشین و هەڵدەدەین بەم پەتا دەری بکێشین. نەفرەتە گیری کردووە. ئەم کارە لە سەرخۆیی زۆری دەوێت. دوای چەند هەوڵێک گول لە تۆپەکەیان دەرهێنا، ئێستاش دەتوان ڕێپوچەڵ بکرێتەوە. پێم وایە بۆ هەڵگرتنەوەی هەموو مین و تەقەمەنیەکان چەند ساڵێکمان پێویستە. جەیمی ویلیامز لە ئوسترالیاوە هاتووە بۆ شەڕکردن لە دژی داعش. هەمیشە حەزم کردووە سەرباز بم. لە منداڵیەوە سەیری فیلمی شەڕم دەکرد. هەمیشە سەرسامی سەربازان بووم. دەمزانی کە خۆیان دەخەنە ڕەوشی مەترسیدارەوە، ژیانیان دەخەنە مەترسیەوە لە پێناو خەڵێ. لە مێژە لەم باڵەخانەیە دەژیت؟ نزیکەی 2 هەفتە دەبێت. زۆرمان ماوە؟ بەڵێ ئاسانسۆرمان نییە. لێرە پێڵەوەکان دابنێ. ئەمە ماڵەکەتە؟ بەڵێ کاتیە فەرمودانیشە. ئەمە بۆمبێکی چێندراوە. لەگەڵ چەند چەکدارێکی دیکەی ڕۆژاوایی لە ماڵەدا دەژی. ئەمە لە ژێر شتێکدا شاردرابەوە. ئەم تۆپی بچووکی مسی تێدایە. یەکێک لەمان دەتوانێت لەشت ببڕێ. زیانی زۆریان هەیە. کەسێکمان لە دەستدا ئەندامی تیمەکەمان بوو لەگەڵ ئێمە بۆمبی پوچەڵ دەکردەوە. لەو کاتەدا خۆی بۆمبی پوچەڵ نەدەکردەوە، بەڵام بەختی نەبوو. بۆمبێکی شاراوی دیکەی پێدا تەقیەوە؟ بەڵێ. ئەوە کەی بوو؟ ماوەیەکی زۆر لەمەوبەر نەبوو. ئەم بۆمبانە خەڵکی مەدەنی زۆریان کوشتووە. هەموو ڕۆژێک دەبیستی ئەو خەڵکە دەبنە قوربانی لە کاتێکدا سەرقاڵی بوونیاتنانەوەی ماڵەکانیان و ڕێخستنەوەی ژیانیان. دەستگایی دژە تیرۆری ئوسترالیا ماوەیەکی زۆرە چاودێری جەیمی ویلیامز دەکات. کاتێک یەکەم جار لە ساڵی 2014 هەوڵیدا خۆی بگەێنێتە سووریا لە فڕۆکەخانەی مێلبورن دەستگیر کرا. دواتر چەند تۆمەتێکی ئاراستە کرا کە دەکرا بە هۆیانەوە سزای زیندانی هەتایی بەسەردا بسەپێنرێت. بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک حکومەتی فیدراڵی ئوسترالیا تۆمەتەکانی کشاندەوە. دەتوانین ئەو شوێنە نیشان بدەین کا شەڕمان لێ کرد. توانی خۆی بگەێنێتە ڕقا بۆ شەڕی کۆتایی لە دژ داعش. شەڕێکی سەخت بوو. شەڕی ڕقا کۆڵان بە کۆڵان بوو. بەرەکانی شەڕ بەردەوام دەگۆڕان. سەخت بوو بۆ یەپەگە و هێزەکانی سووریای دیموکرات. هەموو بەرەکان پێکەوە بەڕێوە ببن. ساڵی 2011 جەیمی ویلیامز هەوڵیدا پەیوەندی بە سوپای ئوسترالیاوە بکات، بەڵام بەهۆی هەبوونی ڕێکۆردی شۆفێریکردن بە سەرخۆشی ڕەتکرایەوە. بۆیە بڕیار دەدات پەیوەندی بە هێزی فۆرین لیجنی فەڕەنسیەوە بکات. هەموو مەشقەکانم وەرگرت وەکو شەڕکردن، چۆنیەتی پوچەڵکردنەوەی بۆمب و شێوازی تەقەکردن و بەکارهێنانی قەناس. ئەم مەشقانەوەیان کرد لێرە متمانەی زۆرم بە خۆم هەبێت. من لێرە دادەڕۆم. ئەگەر دێن ئەوە دوای شوێن پێی من بکەون. دەڵێت لە شەڕی ڕقا فەرماندە کوردەکان چەکدارە بیانیەکانیان نەدەبردنە بەرەی پێشەوەی شەڕ. دەمانباتە شوێنی ڕوودانی تاکە شەڕی ڕاستەقینەی تیمەکەی لەگەڵ داعش. ئێرە ئەو شوێنەیە کە تیمەکەی ڕاستپێررا بە نێو خانوەکاندا بڕۆن و کۆڵانی پشتەوە کۆنتترۆل بکەن. کە گەیشتین ئێرە پێمان گوترا ئەما تونێڵی داعشە، بڕۆن داعشەکان ڕاوبنێن. کەواتە دەبواە بچنە ناو تونێلەکەوە. بەڵێ. بێ ئەوەی بزان لەو بەرچی هەیە. بەڵێ. پلانەکەیان وەک خۆی جێبەجێ نەکرا. کەوتینەکەمینەوە. لە دووری 5 مەترەوە تەقەمان لێکرا. لەسەر شەقامەکەشەوە لە دووری 10 بۆ 15 مەتر تەقەمان لێ دەکرا. لەو ساتەدا کەسێکمان لەدەستدا. هاوڕێیەکیان دەکوژرێ. تیمەکە ناچار دەبن لە تونێلەکەوە ئێرە هەڵبکۆڵن بۆ ئەوەی تەرمەکەی بهێنە دەرەوە.
گەیشت بووینە ئێرە کە بابێتەل پێمان گوترا چەکدارانی داعش لە هەموو لایەکەوە هێرشیان هێناوە، لە پێشەوە، لە پشتەوە، لە تەنیشتەوە. لەو کاتەدا هەمومان بیرمان دەکردەوە کە چۆن دەتوانین بەرگری بکەین. ئێمە لەم ژوورەدا بووین، لەو کوونەوە تەقەمان لێکرا. هەرکە تەقەمان لێکرا هەمومان لی هاتینە دەست و دەرسێکی باشمان دادا تا بێدەنگمان کرد. بە درێژایی شەو لێرە گیر دەخۆن. من لێرە خۆم ماددا بوو. گوێم لە هەر خشپەیەک یان جوڵەیەک باە نارنجۆکێکم ئامادە دەکرد. فەنگەکەم ئاوا دەبردە خوارەوە تەقەم دەکرد. 4-5 جار تەقەم کرد. قوفڵی نارنجۆکەکەم ڕادەکێشا و فرێم دەدا. ئەمانە ئەڵقەی نارنجۆکەکانن. بڵێ ئێستا لێرە دەزیمەوە. دەبێت چەندانەیەکی دیکەش لەم دەوروبەرە هەبن. پێم وایە ئەو شەوە 5-6 نارنجۆکم فرێدایە خوارەوە. فڕۆکەکانی هاوپەیمانان ژیانیان ڕزگار دەکەن. فڕۆکەی ئایسی 130 بۆمبارانی تەواوی ناوچەکەی دەکرد، بۆمبارانی دەوروبەری ئێمەی دەکرد. ئێمە خۆشحاڵ بووین چونکە دەمانزانی هەوڵ دەدەن ئێمە بپارێزن. لە هەمان کاتدا مای نیگەرانیش بوو چونکە دەمانگوت مادەم ئەو هەموو بۆمبارانە دەکات واتە ژمارەیەکی زۆر چەکداری داعش لە دەوروبەرماندا هەن. بەپێی یاسای ئوسترالیا دەکرێت جەیمی ویلیامز زیندانی بکرێت بەهۆی چوونی بۆ ناوچەیەکی یاساخ و بوونە چەکداری گروپێکی بیانی. بەڵام ئەو دەڵێت شڕکردن بۆ کورد تاوان نییە چونکە لەم بەشەی سووریا حکومڕانیەکی باش دەکەن. وا نازانم شتێکی هەڵم کرد بێت. لەم شەڕەدا من پشگیری کەسە باشەکانم کردووە. داعش دژمنی جیهانە، کورد خاوەن سیستمێکی باشە. ئەم ناوچەیە پێویستی بە کووردە، پێویستی بە سیستمی کووردە. ناوچەکە پێویستی بە دیموکراسیە، لەبەرەوە پێم وانە هەڵم کرد بێت. چەکداری دیکەی ئوسترالیش لێرە شەڕیان بۆ داعش دەکرد. ئەوە یەکێک لە هۆکارەکانی هاتنم بوو بۆ سووریا بۆ دۆزینەوەی چەکدارە ئوسترالیەکانی نێوداعش و کوشتنیان. بەداخۆیە ئەمە ڕووی نەداوە، بەڵام زۆر خۆشحاڵ دەبم مەگەرێکێکیان دەستگیر بکەم. بەناوبانگترینیان خالید شەڕوف بوو، تیرۆریستێک کە لە تەواوی جیهاندا ناسرا بوو دوای ئەوەی وێنەی کوڕەکەی خۆی بڵاو کردەوە کە سەری بڕاوی بەدەستەوەی. شەڕوف و خێزانەکەی لە ڕقە دەژیان. دەمەوێت زانیاری زۆرتریان لەبارەوە کۆبکەمەوە. شوێنی ژیانی خالی شەڕوفم بەو جۆرە دۆزیەوە. کاتێک ساڵی 2015 چەند کچێکی ئێزیدی کە دیلی خالی شەڕوف بوون ڕایان کرد. چاوپێکەوتنم لەگەڵیان کرد، چەند وێنەیەکی نێو مۆبایلەکانە نیشاندام کە لە دەرەوەی ماڵی خالی شەڕوف گرتبوونیان. لە ڕێی ئەو فۆتۆیانە و بە گوگل ئێرس توانی ماڵەکەی بدۆزمەوە. حەز دەکەم بزانم ئێستا ماڵی خالی شەڕوف چی بەسەر هاتووە بۆ ئەوەی بچینە ئەوێت دەبێت لە ڕووباری فورات بپەڕینەوە. بەهۆی تەقانەوەی پردەکان ئەمە تاکە ڕێگەی پەڕینەوەیە. جەیمی ویلیامز و تیمەکەشی دێن. نازانین ئاخۆ هێشتا کەسانی سەر بە داعش لێرە ماون یان نا. هێزەکانی حکوومەتی سووریاش تەنیا 15 کیلۆمەتر لێرەوە دوورن، بۆیە دەمانەوێ بە خێرایی بچین و بگەڕێینەوە. ڤانەکە ڕێگە هەڵە دەکات. بە بەکارهێنانی نەخشە لە شوێنەکە نزیک دەبینەوە. هەرزوو نیشانەیەکی گرنگ دەردەکەوێت. حەوزێکی ئاومان بەرچاو کەوت. لێرە بوەستە. ئەوە خۆیەتی. ئەوە ئەو خانوویە خالی شەڕوفی تێدا دەژیا. دراوسەیەکی پشتڕاستی دەکاتەوە. گەیشتینە شوێنی مەبەست. شەڕوف ناوی شەروف بوو. دەزانی ئەو ئوسترالی بوو؟ ئوسترالی بوو. قیافەی وەکو من بوو. لە باڵاشدا هەمان درێژی منی هەبوو. چونکە بەم شێوەیە یەکترمان گرت دەویست بێتە نێو ماڵەکەم بۆیە. عەبدولعەزیز بن خەلیفە دەڵێ شەڕوف شەڕەنگێزێکی بێوێنە بوو. چەکداری داعش بوو، خۆی پێبەهێز بوو. کوڕێک لێرەش هەیە لەگەڵی بەشەڕ هات و سوکایەتی پێدەکرد. کۆتاجار
خەریک بوو بیکوژێت. عەبدولعەزیز باسی چەند وردەکاریەکی ژیانی خالید شەڕوف دەکات. لەبارەی ژیانی من لەگەڵ شەروف هیچ ڕۆژێک نەخۆشم ویست و نەخۆشی ویستم. بەس کە لێرەوە دەهاتم ئەو چەکەکەی هەڵدەگرت و تەقەیەکی دەکرد بۆ خۆ دەرخستن وەک بڵێ من لێرەم و چەکم پێیە. شەڕوف لەگەڵ هاوژینەکەی تارانی تڵتن و 5 منداڵەکەی لە ماڵەدا دەژیان. منداڵەکانی شەڕوف کێشە بوون، زۆر کێشە بوون. هەر دەتگوت سەنگەریان داناوە، چەکیان پێبوو، نیشانیان دەگرت و تەقەیان دەکرد. هەتا ئەمە شوێنی گولەکانیانە. ئەوە تا وێنەی مرۆڤیان کێشاوە کردویانە بە نیشان. سیر بکە. هەرچەندە کاتێکی زۆر تێپەڕیوە هێشتا لە نێو ئەم خانووە هەست بە ژیانی تراژیدیای ئەو خێزانە دەکرێت. ئەوەی دەیبینیت هەمووی هی مناڵەکانی شەروفن. تەماشایکە؟ کەلوپەل و شوێندەستی منداڵەکان لە خانووەکەدا دیارن. ئەمە هی مناڵەکانی شەروفە لە بەریان دەکرد. ئەمەشی مناڵە بچووکەکانیەتی لەسەریان دەکرد. لە کاتێکدا جیهان وێنەی منداڵەکانی شەڕوفی دەبینی کە چەکیان بەدەستەوەیە، دراوسێکەیان باسی نەهامەتی ژیانیان دەکات. عەرەبێکی کەمیان دەزانی. لەبارەی زۆر شت کە قسەمان دەکرد ئەوان تێنەدەگەیشتن. زۆر پرسیاریان دەکرد. ئەمە چییە و ئەوە بۆ چییە؟ پرسیاری زۆریان دەکرد. بەڵام کە ئێمە پرسیارمان لەوان کردبە وەڵامیان نەدەدایەوە. عەبدولعەزیز پشڕاستی دەکاتەوە خالی شەڕوف ئەو کچە ئێزیدیانەی لە باکووری عێراق ڕفێنرابوون لێرە زیندانی کردبوو. ئەمە زۆر ترسناک بوو. ئەو کەسانەی کە زیندانیان دەکردن دەیان خستنە ئێرە و نەیان دەهێش دابەزنە خوارەوە. یانی کە ئێمە دەمان بینین لە دوور لە پەنجەرەوە سەیریان دەکرد دەترساین. لە دوورەوە چاوەدێریان دەکردین. 3 ساڵ لەمەوبەر لە باکووری عێراق ئەو کچە ئێزیدیانم دۆزینەوە و قسەم لەگەڵ کردن. یەکێکیان بۆی باس کردم کە چۆن هاوژینی شەڕوف ڕقی لە ژیانی ڕقە بوو. گفت 7 مەهەنام هاتینە گوکە مەزانی بە هۆیم ناتاتن. گفت دەر ناخۆشە گفت دینەکی نای ئەوە گوکە مەزانی بەم هۆیم ناتاتن و دەردێوان بۆ عیالێوێ بمرێ شەهید گوانت گوێ شەهید بێ ئەو چە بگەهەیە خۆدانیت و خۆدانین مێرکل و ئوسترالیا لی گەلی کردبوون هەکە. هەروەها پێیان گوتم تارای هاوژینی شەڕوف یارمەتیدان بۆ هەڵاتن. مۆبایلی پێدا بوون بۆ ئەوەی لەگەڵ ماڵەوەیان قسە بکەن. باز بێوی ئەبەت نەتهێلا زانبێ و هەما گۆ ئیشەلا هونێگانە خۆدانیت خوا گۆ هەما کەچەکەی چۆن مال گۆ ئەوەت مەهێل نەبسەرەوە بەحەسیە و گۆ ئاژی گەش پشتوە دەستەوەن خۆم گۆ. عەبدولعەزیز لە بیرێتی کە دوای هەڵاتنی کچە ئێزیدیەکان چی ڕوویدا. داعشەکانی حزبە هاتن گوتیان کە ئێزدی لە باڵەخانەکەدا هەن و هەڵاتون. ئێمەیان تۆمەتبار کرد بەوەی کە ئێمە یارمەتیمان دابن. ئێمەش گوتمان ئاگامان لە هیچ نییە. ئەگەر ئێزدیەک هەڵبێ نایەت بۆ لای ئێمە. دراوسێکانی شەڕوف بەردەوام گلەیان لە ڕەفتاری شەڕوف هەبووە. تاوای لێدێ ڕێکخراوی داعشیش لێی دێتە دەنگ. کاتژێر 2 شەو 2 ئۆتۆمبیل هاتن. دەتوانین بڵێن وەکو هێزی ئەمنی بوون. گوێمان لە هاوار و دەنگەدەنگی یەکجار زۆری دووژن بوو کە لەگەڵیان بە شەڕدا هاتن و ژنەکان دەیان قیژان. داعش شەڕوف لە ماڵەکە دەردەکەن. دوجار کە شەڕوفم بینی کاتێک چوومە لای پزیشکی چاو لە لای پەرستارەکە ناوم نووسی. پێی گوتم 2 خولەک چاوەڕوان بە سەرت دێ.
کە شەروف منی بینی ئاوا کشایە دواوە ترسا چونکە لەو کاتەدا دەوڵەتەکەیان لاواز ببوو. خالی شەڕوف لەگەڵ دوو کوڕی لە بردومانی فڕۆکەکانی هاوپەیمانان لە نزیک ڕقە کوژران. باوەڕ دەکرێت تارە نیتڵتنی هاوژینی شەڕوف لە سێپتەمبەری ساڵی 2015 لە کاتی نەشدەرگەری ڕیخۆڵە کوێرە گیانی لەدەستدا بێت. چارە نووسی منداڵەکانی دیکەیان دیار نین. سوپاس عەبدولعەزیز، بە هیوای سەلامەتیت. سپاس، خوات لەگەڵ بێ. شتێکی زۆر سریالی بوو چوونە نێو خانوویە کە ئەو هەموو ڕووداوە قێزە و نانە تایدا ڕوویداوە. لە کۆتاییشدا خودی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی بەرەو نەمان چوو. ئێستا بۆ کوێ دەچین؟ ئێستا دەچینە نێوە یاریگایی کە یەکێک بوو لە دوا خاڵەکان کە بەدەستداشەوە مابوو بەر لەوەی خۆیان تەسلیم بکەن. یاریگای تۆپی پێ لە نێو دڵی ڕقەدایە. لێرە داعش سزای قورسی بەسەر زیندانیاندا جێبەجێ دەکرد. زۆربەی کاتی خۆیان لێرە بەسەر دەبرد. ئێستا دەچینە ناوەوە و سەیری دەکەین. لە ژێرەوە تونێڵیان لێداوە کیسەی لیمی زۆریان بەکارهێناوە. ئێمە لێرەوە دەچینە ژوورەوە و بەلای چەپدا پشتی ئەو کیسە لەمانە. لێرەوە دەچینە خوارێ؟ بەڵێ بەڵێ ئێرەیە. بۆ داعش ئێرە وەک بنکەیەکی سەربازی ژێرزەمینی بوو. ئێرە چی بووە؟ ئێرە شوێنی مەشقی تەقەکردن بووە. مەشقی تەقەکردن؟ بەڵێ دەتوانی ببینی کە ئەم کونانەیان لە دیوارەکان کردووە. لەسەر ئەم کاخەزە وردەکاریان نووسیوە. ئەم تەختەیەش وەک نیشانە بەکار هاتووە. لەگەڵەوەی زۆربەی کات لە ژێرزەمین و تونێڵەکان گیریان خواردووە، هێشتا مەشقی خۆیان دەکرد بۆ ئەوەی بەتواناتر بن لە کوشتنی خەڵک. تەنانەت تونێلی نهێنیشی تێدایە. ئەمە یەکێکە لە تونێڵەکانی داعش. قوڵیەکەی دەمەتر دەبێ؟ بڵێ، ڕەنگە دەمەتر قوڵ بێت لە کۆتاییەکەشیدا تونێڵەکەیە بەم ئاراستەیە دەکرێتەوە. خۆم پەیدا نەچوومەتە خوارەوە چونکە زۆربەی تونێڵەکانی داعش بۆم ڕێژ کراون. بوونی تونێلی ئاوا مانای وایە دەیانتوانی لە هەر شوێنێکەوە بێنە دەرێ. ڕاستە لەبەرەوە کاتێک لە هێڵی شەڕ بەردەوام بەرەو پێشەوە دەچوین دەبواە بەردەوام ئاگامان لە پشتەوەی خۆشمان بێت چونکە دەکرا لە هەر ساتێک بێنە دەرێ. زۆربەی ئەم ژوورانە وەک زیندان و خانەی ئەشکەجدان بەکارهێنراون. بۆیان ڕوون کردمەوە کە ئێرە ئەم زێرابە شوێنی ئازاردان بووە. زۆر کەسیان دەخستە ئەوێ بۆ ئەشکەنجەدان. بە عەرەبی پێی دەڵێن جاموکە. دڵنیام زۆر ناخۆش بووە بتخەنەوێ بۆ ماوەیەکی کەس نەزانێت چەند درێژ. بە تایبەت ئەگەر سەریان داپۆشیت و کەسەکە لە تاریکیدا بوو بێت. ئیسماعیل ئەبوو سەباح ئەندامێکی دیکەی میلیشای دژ بە داعشە. باسی ئەشکەنجەدرانی لێرە دەکات. 6 هەفتە لێرە دەست بەسەر کراوە و ئازاری نەبراوی چەشتووە. بەم شەوەیە منیان بەستەوە. لە سکمیان دەدا لە پشتمیان دەدا بە دەنگی بەرز هاوارم دەکرد. 2 ڕۆژ بەو جۆرە مامەوە. 2 ڕۆژ؟ بەڵێ 2 ڕۆژ. بەڵێ 2 ڕۆژ. بەم جۆرە دەستیان بەستمەوە و هەڵیان واسیم. بە زنجیر لێیان دەدام. لە هەموو لەشم. کام شوێن ماسۆڵکەی لێیە لێیان دەدا بۆ ئەوەی نەتوانم بجوڵێ. لێرەوە؟ بەڵێ بەم جۆرە هەڵیان دەواسیم 5 بۆ 6 ڕۆژ ئاوا دەمامەوە. زۆر کەس لەژێر ئەشکەنجەداندا دەمردن.
داعش ئەمەی دروست کردووە بۆ لە کارەبادانی زیندانیان لەسەری. ئەمە ئامرازی ئەشکەنجەدان بوو. کەسێکیان بە شۆرت و کراسەوە لێرە دەخەواند و بەم کێبڵانە کارەبایان لێدەدا. ژنانیش لێرە دەست بەسەر کراون. ئیسماعیل بەتی لە چاو بینیونی، بەڵام بێگومان گوێی لە قیژە و هاواریان بووە. ژنی زۆری لێبوو. گوێمان لە دەنگی ژن دەبوو کە هاواریان دەکرد. لە تاو ئەشکەنجەدان داعش زۆر بە قسەی بریندارکەر ئەشکەنجەی دەدا. پێیان دەگوتن لەش فرۆش و زۆر وشەی ناشرینیان بەکاردەهێنا. تەنانەت نووسینی سەر دیوارەکانیش مانای تونندڕەوی دەدات. لێرە وێنەی ئۆتۆمبیلیان کێشاوە کە یەکێک ئاوا سواری ئۆتۆمبیل بێت و بەم شێوەیە بڕوات و خۆی بتەقێنێتەوە. لێرە ژواتایەوەیە کە قەناز بەدەستیان هەیە. لە پێناو خەونەکانیان لەبارەی جیهاد چەکدارانی داعش لەم ڕێگایەدا گەمارۆدرا بوون. چەند ئاماژەیەک هەن کە دەری دەخەن شێوەی خۆیان گۆڕیوە و ڕایان کردووە. ئەمە پاشماوەی ڕیشی داعشەکانە کە دۆڕان ڕیشیان تاشی و هەڵاتن تا کەس نیان ناسنەوە. ئەمە هی داعشە؟ بەڵێ بەڵێ هی داعشە، ڕیشی داعشەکانە. شەڕی ڕەقا لێرە کۆتایی هات، نەک لە بەرشکستی داعش، بەڵکو و بەهۆی ڕێکەوتنێکی مشتومڕ لەسەر. ئەم باڵەخانەیە دوا خاڵی ئێمە بوو. پاسەوانمان لەسەر باڵکۆنیەکە هەبوو. لێرە لەو گۆشەیە بۆ چاودێریکردنی شەقامەکە. جەیمی ویلیامز و تیمەکەی سەیری جیهادیەکانیان دەکرد کە خۆیان بۆ دەرچوون لە ڕەقە ئامادە دەکرد بەپێی ڕێکەوتنەکە. بە دووربین چەکدارانی داعشمان دەبینی کە لە باڵەخانەکان دەهاتنە دەرەوە، لە هەموو شوێنێکەوە لە ژێر زەوین داهاتنە دەرەوە. لەو چوارگانە کۆ دەبوونەوە. لەم مەیدانە کراوەیە. فەرمانمان پێکرا تەقەیان لێ نەکەین، بە هیچ شێوەیەک تەقە نەکەین. ئەگەر چەکداری داعشمان بینی تەقە مەکەن، چاوەڕێ بکەن. ڕێکەوتنێکی نهێنی لە نێوان ئەو هێزانەی کە ئەمریکا پشتیوانیان دەکات لەگەڵ داعش ئەنجام درا بۆ ئەوەی ڕێگە بە سەدان چەکداری داعش و خێزانەکانیان بدرێت ڕقەجێ بێڵن. زۆر ناخۆش بوو بۆ ئێمە. ڕێگەیان پێدرا لە ڕقە دەربچن، بزنە شوێنێکی دیکە شەڕی خۆیان بکەن. هەی هەستت چۆنە کە لە کۆتاییدا توانیان ڕابکەن؟ زۆر ناڕحەت بووم ئەگەر ڕاستی دەبێ. ئەوان لێ هاتوون لە خۆشاردنەوە. تەنیا و کارتیان بەدەستەوە بوو، بە باشیش بەکاریان هێنا. بۆ جەیمی ویلیام شەڕەکە کۆتایی هاتووە. پلانت هەیە بگەڕیتەوە بۆ ئوسترالیا؟ ئەگەر کاتی خۆی هات. ترست هەیە دەستگیر بکرێی؟ زۆر نیگەران نیم، بەڵام دەڵێم کەمێک نیگەرانم. بڵێ بێگومان سەداسەد حەزیان لەوە دەبێت لێکۆڵنەوەم لەگەڵ بکەن. خەڵکی ڕقا هێشتا مامەڵە لەگەڵ میراتی مەرگە ساتاوی شەڕ دەکەن. هێشتا ژمارەیەکی زۆر بۆمبی شاراوەی لێن پاکردنەوەی ئەرکێکی سەختە. تیمی ئەو کوردانەی سەرخاڵی هەڵگرتنەوەی بۆمبەکانن عەبدولحەمید سەرکردایەتیان دەکات. هەموو ڕۆژێک ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ ئەوەی شارەکە پاکپەنەوە. يعني بري الجوري آگاهية جهاز فيما إنه منطقة جش خطر جش ما ينتريه يعني مالك نماي وما يجي ناخستنه. ئامڕازەکانیان زۆر سەرەتاین. هەندێک ئامێری دۆزینەوەی کانزا و پەتی درێژ دەکرێت هەر چرکەیەک بۆمبێکیان پێدا بتەقێتەوە. الفيدا دبز جيانا متكف خطر ده جبر باجاركي مثلا عاصمات داعش بو يعني قال لك خلايا نايمه حساب هذا انه تقدر ونشتيبن انه ماينه سر جهازي برهنه كارتي ئەوان هێندە ئارامن بەلایەنەوە پوچەڵکردنەوەی بۆمبەکان وەک ڕۆتینی لێ هاتووە. زۆری پێ نەچوو تا بۆمبێکیان دۆزیەوە. پوچەڵکردنەوەی بەردەوامە. تەنیا ترسیان لەوەیە بە بۆمبی دیکەوە بەسرا بێتەوە وەک تەڵەیەک بۆیە لە شوێنێکی سەلامەتەوە ڕای دەکێشن.
ئەگەر بتەقێتەوە دەتوانێت لە دووری 50 مەتر خەڵک بکوژێ. بۆمبەکان هەموو شێوە و قەبارەیەکیان هەیە. ئەمە بۆمبێکی بچووکە کە بۆ یەک کەس دانراوە. ئەم وایرە باریکە سویچی بچووکی لەسرە، بە فشار خستنە سەریان بۆمبەکە دەتەقێتەوە. بەرێ وای ئاوا دانی بوو ئەوە ژا بەسمای وا دەرن تایسان وەردەریە تێدی بەسماوی ژوەڕێ دانی بوو بۆ تایسان پێلکێ متواج هلوان. بۆمبەکەش چەندین مادەی تەقینەوە لە خۆ دەگرێت کە لای مس بە دەور و پشتیەوە چەسپێنراون. درارێوان یای دەستژێکە یا نگەیژێکە یای جی دەبکوژن هەذا پڕ ئیسان نێزیکە بێ بکوژن. لە هەمووی دڕندانەتر ئەوەیە داعش خەڵکی مەدەنی دەکاتە ئامانج، تەنانەت منداڵانیش. ئەم بخم بالا خۆ دێ مەسەلەن جیەک نەخوانێ بێ داعش مەسەلەن ماینا دخە حتا لیسکێ زارۆکا دێ دخە بەڕادا دێ دخێ بن بالیفا دێ. حەمید بە چاوی خۆی گیان لە دەستدانی هەڤاڵەکانی بینیوە. گوتە دی 5 هەواڵێتە گۆگەف دەمێک بوار کار دکێ وەکی زانین و ماین تەقیە گۆڤانی ئەف دەمێک مەرەف هەفتوور کار بکێ و دلەحزاکێتێت وەرێ ببینن و جەنازتێ وان لە عەردەیە ئیدە نەفس ئامەش دنیە و قوتبوو. سەرڕای مەترسیەکان لە کاری خۆیان بەردەوامن. تەنیا لە هەڵمەتەکەی ئەمڕۆدا لە ماوەی تەنیا نیو کاژێردا ژمارەیەکی زۆر بۆمبیان هەڵگرتەوە. وان هەواڵی مە دۆزەکوان هەبوو و گۆگماینا ڕاهێژێنێ ئینسانی مەدەنیچینە بێ مەژی ئەف چی کرد مەگو ئەمەش ڕاهێژ بۆمان. دەتوانرێ بگوترێ هیچ یارمەتیەکی نێودەوڵەتیان نییە. خەڵکی ڕەقا خۆیان هەموو شتێک دەکەن. بەرگریان لە بەرامبەر دوژمنەکەیان و سووربوونیان لەسەر دووبارە هەستانەوە مایەی ئیلهام لێوەرگرتنە. ئەمە ماڵیانە 3 ماڵ لێرە هەن. بەڵێ 3 ماڵ ماڵێکیان 3 مناڵ و دایکیانن. بەڵێ فڕۆکە لێدان. سوپاس بۆ خوا باشن هێنامان بۆ ئێرە لە ماڵۆمانەوە. خەلیل نزیکەی هەموو شتێکی لە دەست داوە کەچی هێشتا سوپاسگوزارە. هەستت بە چی کرد ئەم وێرەکارێت بینی؟ منداڵەکان باشن سوپاس بۆ خوددا. کاولکاریەکان چاک دەکرێنەوە. هیچ شتێکی دیکە کێشە نییە. سوپاس بۆ خوا مادام منداڵەکان باشن و لە ژیاندا ماون ئەوە هەموو شتێکە بۆ من. ئەوانی دیکە کێشە نین. خەلیل و فاتیمە چاوەڕێن جارێکی دیکە منداڵەکانیان بچنەوە قوتابخانە. لەژێر حکمی داعش خوێندن ڕەنگە مردنی بەدوادا بێت. خوێندن نەبوو لە سەردەمی داعش. دەبوو منداڵ دەربهێنرێت لە قوتابخانە نەخوێنێت. 5 خوێندکاری زانکۆیان برد. گوایە بردویانەتە لای خێزانی خۆیان. بەڵام دەرچوو کوژرا بوون. قوتابخانەکان نین. خوێندن نەبوو. بە هیچ شێوەیە خوێندن نییە. منداڵەکانی خۆم پۆلی یەکن. بەدزیەوە دەمبرنە لای مامۆستایەک 2 کاژێر 3 کاژێر و دەمهێنانەوە. بەڵام بەترسەوە بە ترسێکی زۆر زۆرەوە. تەنیا بۆ ئەوەی خوێندنەوە و نووسین فێر ببن و سوپاس بۆ خوددا زوو فێر بوون دەبنە هەر شوێنێک کە بیانەوێت. خەلیل و فاتیمە سوورن لەسەر ئەوەی جارێکی دی دوکانەکەیان بکەنەوە و دەرگا و پەنجەرە بفرۆشن. دەی کوڕەکانم دەیوا تەواو دەبێت. دەی کوڕم عەبدوڵڵا دەی ئەو بەردە هەڵگرە.
عەبدوڵڵا سەتڵەکە بێنە عەبدوڵڵا داینێ لەوێ داینێ ئەمەش ئەو بەرگریەیە کە کەمێک تیشکی هیوا دەداتە شارەکە لە سەروی هەموو شتێکەوە ژیانێکی کەمێک ئاساییتر و گەڕانەوەی بەها بۆ ژیانیان بە ئاوات دەخوازن. ئاومان دەوێ کارەبامان دەوێ پێویستە دەوڵەتان یارمەتیمان بدەن لە خەرجی یارمەتیمان بدەن ئێمە مردووەکانمان لە ژێر دار و پەردوو ماوەتەوە زیندوەکانیش وەکو مردوون ئێمە دەمانەوێت قوتابخانە و نەخۆشخانەکان بکرێنەوە هەموو شتەکان بگەڕێنەوە وەک جارانی لێبێتەوە هەموو شتێک بکەوێتۆ سەر ڕێگای خۆی خەڵک بگەڕێنەوە وەک جاران یەکتریان خۆش بوێ بگەڕێنەوە وەک جاران لە دەوری یەک کۆ ببنەوە